مرۆڤ کاتێک کە یعنی وەرە هەر سەیری بەگشتی سەیری مرۆڤ کە 8 ملیار ئینسانت هەیە لەسەر زەوی باشە 8 ملیار ئینسان کە لەسەر گۆی زەوی دەژی ڕەنگە بەشێکی زۆر ئامانجی هەبی بەڵام ئەو ئامانجا کاتێک کە دایدەنەی ینی کە پێشی دەگەی و بەڵام هیچ ئەنجامێکی نییە لەبەرچی لەبەرەوەی ئامانجی ڕاستەقینەی ئینسان لە ژیاندا ئەو ئامانجە کاتێ نییە کە لە ژیاندا تو هەوڵی بۆ دەدەی سەیری کە تێبینی بکە بۆ ئەو کاتەش کە دەگاتە ئامانجەکە دڵخۆش نییە لەبەرەوەی دائیمە شتێکی نەبراوەیە ئەتووەرە بۆ خۆی مێشتی ئینسانی بۆ پابەندە کاتێک کە دەگاتە ئەو شتا کاتێک کە دەگاتە ئامانجەکە ئامانجێکی دیکە دروست دەکاتەوە کاتێک کە دەگاتە ئامانجی دووەم ئامانجی سێم دروست دەکات نابینی مەسەلەن بۆ نمونە ئەو کەسانەی کە هەتا دەوڵەمەندیشن وەختە کە ئۆتۆمبیلێک دەکڕی ئۆتۆمبیلی دووەم بیری دەکاتەوە ڤێلایەک ئەو جارە لە شوێنێکی دیکە ئەو جارە ئەو ڤێلایە هەیە شوقەیەک لە شوێنێکی دیکە ڕاوەستانی نییە لەبەرچی ئەوە دەزانی ئەوە دڵخۆشی دەکات بەڵام کاتێک کە دەیبینی دەستەوێندەر شتەکەی بەدەست دێنی شاتەکە هیچ دڵخۆشێکی تێدا نییە بۆیە بیر لە ئامانجێکی دیکە دەکاتەوە جا ئەگەر مەبەستەکەم لە چییە هەموو ئەو شتانەی لە ژیاندا هەیە دەوران دەکات بەوەی کە ئامانجێک تێدەپەڕێنی و دەگەی ئامانجی دووەم و ئامانجی سێم و ئامانجی چوارەم هەمویان کاتین یەک ئامانجی زۆر گەورە هەیە کە ئینسان هەوڵی بۆ دەدە دوجار ئەوەیە چونکە مستەحیلە هەموو مرۆڤێک دوو ئاراستەی هەیە یان ئەوە هەیە بەرەو ئاراستەیە کە ئەمە لە دیندا لە ئیسلامدا ئاراستەیەک هەیە کە ئامانجێکت هەیە کە بەرەو دۆزەخ دەتبا یان ژەوە هەیە بەرەو بەهەشت دەتبا جا زۆر گرینگە ئینسان لە ژیاندا ئامانجە گەورەکە چونکە ئامانجێکی گەورەمانە ئەویش بەهەشتە کە گەورەترە لە ژیان وەختە کە تو ئینسان هەوڵ دەدە بۆ بەهەشت ئەوانە هەمووی کاتین چونکە لەبەرەوەی ئەتوو خۆمان ئێستا چۆن ئەتوو ڕێبوارێک لە گوندێک لا دەداتن کاتیە یان مەسەلەن ئەتوو زۆر جاران دەچێ ئەوروپا لە شوێنێک دەمینەیەوە تەماشا دەکەی سەفەرێکی کاتیت ئەنجامدایە لەبەرەوەی زۆر خۆت بە تەمای ئەوێن دەرناکەی زۆر شت بکەی و ئەنجام بدەی و ئەو بکەی بای ئەوەی کە تو بتانی کاروبارەکانی خۆت لەوێ ڕای بکەیوانە لێشت بپرسم بۆ وا دەکەی دەڵێم ئەمستا ئەخەمە هەر دەگەڕێمەوە کوردستان هەر دەگەڕێمە پێویست ناکە ئەو شتانە بکەم وایە نە ئەمە بەستمەوە نیە ئینسان ناومێت کەم کەوا دەست بۆ هیچ شتێک نەبا دەست بۆ ئامانجی گەورە ئەوانە نەبا بەڵام ئامانجێکی زۆر گەورە هەیە ئینسان دەبی بیری لێ بکاتەوە ئەوەیە کە ئەو دنیای کە تو تێدای ئەوە دنیایکی کاتیە ئیتر پێویست ناکە من دانیشم لە چاڵی مەزلومیەتەوە هەر خەم بخۆم و هەر گرفت و ناخۆشی و شتێک هاتە پێشمەوە تر خەم بە هەموو شتێکەوە بخۆم یان گوت تەسەوور دەکەنە من تەلەفۆنم بۆ هاتووە لێچێ لە شارەکانی ئەو کوردستانە با بڵێن کەسێک تەلەفۆنی بۆ کردوم تی وەڵی مامۆستا ئێستا ئەو شوێنەی کە من تەلەفۆن بۆ دەکەم کۆشکێکە قەسرێکە وەڵی پارەمان هەیە سەرۆت و سامانێکی زۆرمان هەیە دنیایەک شتمان هەیە لە هیچ شتێکم کەم نییە بەڵام دڵخۆش نیم خۆشبەخت نیم یعنی ئەوە ڕەت دەگلە بۆ ئەو شەخصانەی کە دەڵێن پارە خۆشبەختی دێنێنی باشە ئەو کەسەی کە خۆشبەخت نییە وا پێ دەڵێم لە ناو کۆشکێکەوە لە ناو قەسرێکەوە تەلەفۆن بۆ من دەکە دەڵێ مامۆستا هەموو شتێکم هەیە وەڵڵاهی بە زیادەوە شەمە بەڵام خۆشبەخت نیم ئەوە یعنی چی یعنی ئەوە گەیشتە هەموو ئامانجەکانی تێپەڕاندیە ئەوەی ویستیتی بەدەستیشی گەیاندیە بەڵام لەبەرەوەی شتێکی کاتیە لە دنیاویە ئەتو ناتوانێت دڵخۆش بی ئینسان کاتێک دڵخۆش دەبی کە ئامانجێکی گەورەتری لەو ئامانجەی دنیا هەبیتن کەویش بەدەستێنانی بەهەشت بی چۆن بتوانین ئێمە بۆ بەهەشت هەوڵ دەین چونکە عیلاجت نییە ناچاری ئەتو بیر لە دوو ڕێگە دەکەیەوە یان ئەوەیانە یا ئەوەیانە شتی دیکە نییە دوجار هەرە دوو خاڵەیە تو پێدا تێپەڕ دەبی ئەو شتانێک کە تو هەوڵیشی بۆ دەدەی لە ژیاندا لە ژیانی خۆتدا کە هەوڵیشی بۆ دەدەی هەمووی لە بۆ ئامانجە گەورەکەیە بەڵام مرۆڤ ئەوەندە مەودای بینینی زۆر دوور نییە تاکو بزانێ بۆ چ ئامانجەکە هەوڵەدا ئەو هەر هیوایەتی وەیە بگاتەوە ئامانجە کاتێ ئێرە کاتێک کە پێشی یەگە هیچ دڵخۆش نییە